پشکنینێک بۆ خۆمان بکەین باشە. جەستە پێویستی بە پشکنینە. ئێستا زۆر خەڵکەیە الحەمدولیلا وریای خۆیەتی. ئەگەر لە سنوور نەچێتە دەرەوە نەبێتە وەسواسی و ئەویش بۆ خۆی نەبێتە جۆرێک لە نەخۆشی خراب نییە. بەڵام دەبێ وریابی نەبێتە جۆرێک لە نەخۆشی. خەڵک هەیە هەموو مانگ هەموو هەفتەیەک بەحسێکی خۆی دەکا. فەحسی عام دەکا بزانم سەرەتانم نییە چەوری نییە کۆڕۆستۆڵم ئەوەش بۆ خۆی نەخۆشیە. هەر بەو حەددە ترسان لە نەخۆشی بۆ خۆی نەخۆشیە. یعنی کە ئەوەندە ترسای لە لەشی خۆ دڵنیا بە هەر بە ساغی نەخۆشی هەیە بە ساغی لە ترسی نەخۆشی نەخۆشە ئەوە زۆر خراپە. بەڵام ناو بە ناوێک لە کاتی پێویستدا بەڕێنمایی پزیشکی و چاودێری تەندروستی پشکنینێک بۆ خۆت بکەی بزانی چەوریت زەختی خوێنت خانە شێرپەنجەیەکان خوا پەناماندا داخۆ گۆڕانکاریان بەسەرانە هاتۆ بەرز و نزمیان نەکردووە چیان لێ هاتووە پشکنی خراپ نییە. ئەبێ پشکنینیش بۆ ئیمانمان بکەین. پشکنینێک بۆ خۆت بکە. ئیماندار لە پشکنینەکەیان نووسراوە ڕوحەماء بەینەهم سوورەتی ئەلفەتح ئایەتی 29 هەروە وەختی ڕەحم و بەزەیت هەبوو بەرامبەر بە ئیماندارانی براو خۆش کرد بە خۆشحاڵی خەڵک خۆشحاڵ بووی بە نەبوونی و نەداری و قەرزاری و دەستکورتی و خەمباری خەڵکی موسڵمانی براو خوشکی خۆت خەمبار بووی پشکنینەکەت تەواوە تۆ دەرچووی پشکنینەکەت پاکە. ئیمانداران ئەذیلەتەن عەلە المؤمنین سوورەتی ئەلمائیدە ئایەتی 54 لە پشکنینەکەدا دەرکەوت کە ملکەتی بەرامبەر بە ئیمانداران ملکەتی بەرامبەر بە ئیمانداران ڕێز لە ئیمانداران دەگری دەڵێ فڵان کەس بە تەمەنە لە من گەورەترە لە ڕێگا پێشی ناکەوم فڵان کەس لە من بچووکترە تەمەنی کەمترە ئەزمموی کەمترە ئەزمموی خۆمی پێشکەش دەکەم هەر هیچم لەدەست نەیە لە ماڵەوە دوعای خێری بۆ دەکەم ملکەت بووی بەڕێز بووی لەگەڵ ئیمانداران ئەوە پشکنینەکەت پاکە. بەداخەوە هیوا هەیە بەس لەگەڵ ئیمانداران بێڕێزە. ینی مەلای مزگەوتم بینیوە ڕیژ ئەوەندا و تاری تند و تیژ ئەوەی زمانی بەکاردێنێ بەس بۆ ئیمانداران بەکاری دێنێ ڕۆژێک ئەو زمانی بەرامبەر بە ئەهلی کوفر بەکار نایەنێ قەت نەقدێکی ئەوان ناگرێت قەت ڕەخنەیەکیان لێ ناگرێت بەس خەریکی کافرکردنی ئەم مبتەدعکردنی ئەو فاسقکردنی ئەو بێئیمانکردنی ئەوە بەس زمانی لەسەر موسڵمانانە. پشکنینەکەت پیسە فریای خۆت کەوە تەوبە بکە چارەسەرێکی خۆت بکە.